بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتان و تۆرانی کە بۆمان ئامادە کردوون بەدڵی هەمولایەکتان بێت هەمولایەکتانش ساف و تەندروست باش بن ڕۆژێکی خۆش و ڕۆژێکی نوێ و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ هەموو لایەکتان. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەتی سەرەکی گفتوگۆ دەکەین. یەکی لە بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لا سود و گرنگیەکانی گیا بەهارە یاخود ڕۆکی بەهارە یاخود میوە بەهاریەکان دەکەین کە بێگومان لەگەڵ نزیکبوونەوەمان لە وەرزی بەهار و کاتێککە پێدەنینە وەرزی بەهارەوە کۆمەڵێک بەروبوومی بەهارە دێتە بەرهەم کە لە لای هاوڵاتیان گرنگە یاخود بڵێ چێژبەخشە بە تایبەت هەندێک لە بەروبوومەکان ئەگەر بۆ نمونە باسیکەین ئەمە ڕێواز یان چوالە گەڵامێ و کە گەڵامە یەکێکە لەو بەروبوومانەی کا گرنگێکی زۆری پێدەدرێت لە وەرزی بەهاردا دەتوانێت بڵێن کە بە خواردن یان بڵێ کە دەکرێت بە یاپراخی گەڵامێ و بە خواردنێکی چێژبەخش ناو دەبرێت لە لای هاوڵاتیان لە وەرزی بەهاردا و بە تایبەت لە جەژنی نۆرۆز و لە دوای ئەوە کە گەشت و سەیرانەکان دەست پێ دەکات دەبێتە ژەمێکی سەرەکی یاخود خواردنێکی سەرەکی لا وەرزی بەهاردا. ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە دەکەین باز لە گرنگی و سوودەکانی دەکەین بۆ سەر تەندروستی مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ زانین گرنگی ئەم یا دەرمانە و ئەم یا بەهاری و ڕۆکە بەهاری و بەروبوومە بەهاریانە چی گرنگێکی دێ بۆ تەندروستی مرۆڤ. ئەمە بابەتێک دەبێت و دواتر بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. یەکێکتر لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین کە بابەتێکی گرنگە و پەیوەندیدارە بە هەموومانەوە یاخود پەیوەندیدارە بە هەموو تاکێکەوە ئەویش گرنگی خەو یاخود سوودەکانی خەو بە شێوەیەکی گشتی و کاریگەریەکانی کەمخەوی لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر جەستەی مرۆڤ. بێگومان لە تەواوی دنیادا ئێستا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بەهۆی بوونی ئامێرە ئەلکترۆنیەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرە زیرەکەکانەوە ڕەنگە بڵێن ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان درەنگتر دەخەون و بەشێک لە هاوڵاتیان درەنگ هەڵدەسن بەڵام بەشێکیشیان کە ناچارن یاخود کاریان هەیە دەوامیان هەیە زوو هەڵدەسن کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ماوەیەکی کەم بخەون. ئەم کەم خەویە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و لەسەر جەستەی کەسەکە. ئێمە لە هەمان کادا کە باز لە گرنگیەکانی خەو دەکەین بە شێوەیەکی گشتی و کاریگەری کەم خەوی دەکەین لە هەمان کادا باز لە زۆر خەویش دەکەن ڕەنگە کەسانێک هەبن کە زیاد لە کاتی پێویست بخەون. ئەم زیاد خەویە یاخود ئەم زۆر خەویە ئەمان چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و لەسەر جەستەی مرۆڤ. ئەمە بابەتێکی گرنگە و کە دواتر پزیشکێک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت و بە وردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتەش دەکەین. کۆی تەورە سەرەکیەکان ئەم دوو بابەتە بوو کە من ئاماژەم پێکرد جگە لەمە کۆمەڵێک بڕکۆ بابەتی جۆراوجۆر و ڕاستەوخۆمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستان و زانیاریەکان بۆ ئێوە دەگوازینەوە. دەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە ئەویش بڕگەی وەرزشە با پێکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوەلاتە. سڵاو بەیانیتان باش لە بڕگەی ئەمڕۆماندا باز لە کاردیۆ و جۆرەکانی دەکەین. کاردیۆ تەنها بۆ کێشدابەزاندن و چۆری نییە بەڵکو چەند سوودێکی تری هەیە ئەویش بۆ بەهێزکردنی ماسوولکەکان و خوێن لە دڵەوە دەنێرێت بۆ بەشەکانی لەش بۆ باشترکردنی ئاستی سیەکان بە مەبەستی وەرگرتنی ئۆکسیجین و فرێدانە دەرەوەی دوانۆکسیدی کاربۆن و جۆرەکانی کاردیۆ چەند جۆرێکمان هەیە. کاردیۆی هێواشمان هەیە کاردیۆی خێرامان هەیە کە پێی دەوترێت هێت و کاردیۆشمان هەیە کە زومبا و ئایرۆبیک و ستێپ ئایرۆبیک ئەگرێتەوانێ و کیک بۆکسێرمان هەیە کە ئەمەش دەچێتە بەشێک لە جۆرەکانی کاردیۆ و مەلەکردن پاسکیل سواری پەتپەتێن ئەمانە هەمووی دەچێتە بواری کاردیۆ و چەند نمونەیەک ئێستا دەدەین لەسەر جۆرەکانی کاردیۆ کە بە ئامێر و بەبێ ئامێر و بڵین بە شێوەی هەوایی ئەکرێت. فەرمون ببینن لەگەڵمان. ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی کاردیۆ کە بە ئامێر دەکرێت. ئەمە ئامێری ڕاکردنە پێی دەوترێت ترێدمەڵ ئەو کەسانی کە سەرەتان ناتوانن لە خۆیانەوە بەبێ هیچ ڕێنماییەک ئەم ئامێرە بەکاربێنن.
ئەو کەسانی کە سەرەتان و دایانەوەی کێشیان دابەزێت نابێت بە کاتێکی زۆر لەسەر ئەم ئامێرە بن چونکە هەموو ئامێرێک یان هەموو کردنێکی یاریەکی کاردیۆ ئەگەر بە کاتێکی زۆر بیکەی نەکسوود زەرەر بە جەستەی ئەو یاریزانە ئەگەیەنێ کەواتە ئەگەر بتەوێت بچیتە سەر جیازی ڕاکردن دەتوانی یەکەم جار بە ڕۆشنێکی هێواش دەست پێ بکەیت کە پێی ئەوترێت وارمەپ بۆ گەرمکردنی ماسوولکەکانی جەستەیە دوای ئەوە ئەتوانین سپیدەکەی واتە خێرایی جیهازەکە خاوتر بکەینەوە بۆی بتوانین چەند حرەکەیەک بکەین کە زیاتر سوودی هەبێت بۆ بەشی پێش بڵین بەشی لاشا کە پەیوەندی بە قۆتکردی ماسوولکەکانی پێشی ڕان هەیە دواوەی ڕان هەیە و بەشی دواوەی سمت و بەشی پوزیش کە بەشی خوارەوەی ئەم ماسوولکانی ئەم یاریزانە ئەگەێنێ ئێستا ئێمە خێرایەکی بۆ هێواشترەکەینەوە بووی بتوانێت چەند حرەکەیەک کا چەند جوڵەیەک کا لەسەری خاوی ئەەکەیتەوە واڵکیڵانج و های کیکەکەم بۆ ئەەکەی خاوتر باشە ئەمە واڵکین لەنجی پێ ئەوترێت واتە ستێپی هێواش کە بۆ بەرەو پێشەوە ئەیکەی دەبێت ئەو یاریزانی کە ئەیکات زۆر ئاگای لە بەشی سەرەوەی پشتی بێت نابێت بە هیچ شێوەیە پشتی بچەمێنێتەوە گۆشەینەوە لە بەشی پێشەوەی قاچی دروست دەکات و ئەم شێوازە پێی ئەوتێ واڵکین لانج هایکیک کەواتە هایکیکی شەکات بۆ دواوە ئەم جۆرە یاریەی کە ئەم یاریزانەمان بۆمان دەکات ئەمە یەکێکە لەو یاریانەی کە بۆ بەقۆتکردنی ماسوولکەکانی پێشی ڕان و دواوەی ڕان و بەشی دواوەی سمت و پوزە سایت سکواتمان بۆ بکە ئەم جۆرەش یەکێکە لە جۆرەکانی یاریەکانی کە پەیوەندی هەیە بە قاچەوە ئەتوانێت ئەم یاریزانە بەم شێوازە بیکە پەیوەندی هەیە بە لاتەنیشتەکانی ماسوولکەی سمت و بەشی سەرەوەی سمت پێی دەوترێت سایت سکوات هەر ڕۆشنی ئەتیادین بۆ بکە کەسی سەرەتا ئەگەر بیەوێ ئەم شتانە بکات بۆ ئەو قورسە دەبێت بە شێوازێکی باشتر بیکات دەتوانێت بەس ڕۆشنی خێرا بکات و دەشتوانێت هەروەلە بکات کە ئێمە پێی دەڵێن جۆک دەتوانی هەروەلەمان بۆ بکەیت ئەو کەسی کە هەروەلە دەکات بە هیچ شێوەیەک نابێت تەپەی قاچی بێت چونکە نابێت زەرەر بە بەشی خوارەوەی قاچی بگەێنێ لەو کاتەیە هەروەلەکە زیاتر کالۆری ئەسووتێنێ وەک لە ڕاکردنی سەریع چونکە ناتوانێت ئەو حرەکەیە بە باشی بکات کەواتە هەروەلەکە باشترینیانە کە بۆ چەوری سووتاندن بیکات. ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی کاردیۆ ئەم ئامێرە پێی دەوترێت ئلیپتیکەڵ ئەم جۆرە ئامێرە زۆر باشە کە بۆ مەبەستی کاردیۆ ئەگەر ئەو یاریزانی بێ بەکاری بێنێت دەتوانێت ئەم جۆرە یاریە هەڵبژێرێت ئەو کەسانی کە کێشەی ئەژنۆشیان هەبێت دەتوانن بیکەن بەڵام بەپێی دەرەجەی ئازاری ئەژنویان ینی بەبێ ڕاوێژی دکتۆر ناتوانن هیچ جۆرێک لەم کاردیوانە بکەن دەبێت ئەو کەسانی کە زۆر نەخۆشییان هەیە و کێشەی ئەژنویان زۆرە بە تایبەتی ئەتوانن ڕاوێژ بە دکتۆرەکان بکەن و لەو کاتە ئەتوانن بێن سەردانی جیمەکانیان خۆیان لە ماڵەوە ئامێرەکە بکڕن ئەم ئامێرە سوودەکەی بۆچی باشە و بۆ گرنگی دەدەم بەم ئامێرە لەبەرەوەی هەموو ماسوولکەکانی بەشی پێشەوە ئەجوڵێنێ زائید لەگەڵ بەشی دواوەی ماسوولکەکانی لەش کاریگەری هەیە لەسەر پێشی قۆڵ کاریگەری هەیە لەسەر ماسوولکەی بەشی سەرەوەی سنگ کاریگەری هەیە لەسەر ماسوولکەکانی کەمەر و ورێک کاریگەری هەیە لەسەر ماسوولکەی بەشی پێشەوەی ڕان کە پێی دەوترێت کوات بەم شێوازە کاریگەریشی هەیە هەر لەسەر ماسوولکەکانی دواوەی قاچ کە پوز و هامستوین و ماسوولکەکانی سمت ئەگرێتەوە و پەیوەندیش ماسوولکەی بەشی خوارەوەی پشتیش بەهێز دەکات و کاریگەریشی هەیە لەسەر بەشی ناوڕاستی پشت ئەگەر بۆ دواوە بۆمان بکەیت ئەو کەسانی کە سیلۆلایتیان هەیە ئەتوانن ئەم ئامێرە ئێمە بۆ پێشەوە کردمان ئەنجامدانی ئەم ئامێرە بۆ پێشەوە کردمان ئێستا کردمان بۆ دواوە ئەو کەسانی کە سیلۆلایتیان هەیە و چەوریان هەیە ئەتوانن زۆر ئیسفادە لەم یاریە بکەن کە چەوری ئەمانیان دا ئەبەزێنێت سوودێکی تەواوەتی ئەگەیەنێت بەو بەشی دواوەی ماسوولکەکانی خواروی لەش.
ئەمڕۆ باسمان لە جۆرەکانی کاردیۆ و سوودەکانی کرد هیوادارم ئێوەی خۆشەویست کە ئەم جۆرە یاریانەتان کرد بە هەڵە ئەنجامی نەدەن کاتێکی خۆش هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. بەڵێ عزیزان بۆ هیوایی کە سووتان لە بڕگەی وەرزش وەرگرتە بێت و ئەو ڕێنمایەنی کە ئەو ڕاهێنەرە ئاماژەی پێکرد بتوانن کە دووبارەی بکەنەوە سوودی لێ ببینن. بەڵێ عزیزان هەروەک دەزانن هەمووانەوە دەزانن کە سبەینێ 16 ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجەیە. ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری و شێوازەکانی ئامادەکاریەکان بۆ سبەینێ بۆ 16 ئەچینە لای پامێرمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. فەرحان سڵاو لێ بێ و بەیانیت باش ئامادەکاریەکان بۆ 16 چین و چی دەبێت؟ بەڵێ سڵاو لێوە و لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە سبەینێ 33 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجەدا تێدا پەڕێت و ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان و کەسوکاری شەهیدان لەو ڕۆژەدا ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە دەکەنەوە بەداخەوە ساڵی ڕابردوو بۆ هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوەکو پێویست ساڵیادەکە نەکرایەوە. ئەم ساڵ بڕیارە ساڵیادەکە بکرێتەوە کە ئیداری هەڵەبجە لەگەڵ ڕێکخراوەکانی جینۆساید ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خەڵکی هەڵەبجە بەشداری بەڕێوەچوونی 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بن. پارێزگاری هەڵەبجە ڕایگەیان لە کاتژمێر 9 لە بەیانیەوە لە بەردەم فولکەی عومەری خاوەر بەڕێپێوان خەڵکی هەڵەبجە و ئیدارە و کەسوکاری شەهیدان بەڕێ دەکەون بۆ سەرمەزاری شەهیدان و لەوێ تاجەگوڵینەی ڕێز وەفا لەسەر گوڵکۆی شەهیدان دادەنێن. بەگەشتنی خەڵکی بۆوێ و دوای دانانی تاجەگوڵینەکان سێ وتار دەبێ. وتاری یەکەمیان وتاری حکوومەتی هەرێمی کوردستانە و هاوکات وتاری پارێزگاری هەڵەبجەیە کە وتاری ئیداری هەڵەبجە دەخوێنێتەوە، هاوکات وتاری کەسوکاری شەهیدان لەلایەن کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەوە دەخوێنێنەوە و دواتر ژمارەیەک لە باڵیۆز و قونسوڵەکان کە هاتوون دێنە ئەوێ بەشێکیان کۆنگرەی ڕۆژنامەوانیان دەبێت لە نێویاندا قونسوڵی ئەمریکا بڕیارە لە کاتژمێر 12دا وتارێکی ڕۆژنامەوانی هەبێت بۆ میدیاکاران کە بازلاو خەمی وڵاتەکەی بکات بۆ تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجەوە لەو نێوەندەشدا ژمارەیە قونسوڵ و باڵیۆزی دیکە دێنە ئەوێ. چالاکیەکان ماوەی چەند ڕۆژێکە بۆ 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە دەستیان پێکردووە لەکردنەوەی پاڵەوانیەتی بالەی کچان کە لەلایەن بەشی وەرشی مەڵبەندی ڕێکخستنەوەی شارەزور و لیژنەی باڵای تیپەمیلیەکان بۆ کچان کراوەتەوە کە چەند ڕۆژێکە لێرە بەردەوامە. هاوکات چەند چالاکیەکی دیکە لە باڵێن لە شوێنە جیاوازەکانی هەڵەبجە بەردەوامن. ئەمڕۆ لە هەڵەبجە ژمارەیەک چالاکی دەکرێت. لەو چالاکیانە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە هەڵدەستێ بە ناساندن و وەخشینی کتێبی ئەو گوڵەگەنمەی لە داست بەجێما کە لە نووسینی عومەر عەبدوڵە یەکێکە لەو کتێبانەی باز لەوە دەکات کە مێژووی هەڵەبجەوە کۆمەڵێک بابەتی تایبەت بە هەڵەبجەی پێوەیە کە ئەمانە هەمووی بۆ خۆی لە چوارچێوەیەک کتێبێکدا ئامادەکراوە دەدێت بۆ کەسانەی کە دەیانەوێت لە مێژووی هەڵەبجە تێبگەن. هاوکات لە لایەکی دیکەوە لەژێر ناونیشانی ئافرەت لە سەرکردایەتیدا داهاتوویەکی یەکسان و سەوگەرکردن لە جیهانی کۆڤید-19دا ئەنجومەنی باڵای خانمان هەڵدەستن بە مەراسیمێک کە تێیدا 5 ژنی باڵێن کارا لە سنووری پارێزگای هەڵەبجە خەڵاتی ڕێزلێنانیان لە دیوانی پارێزگا و لە کاتژمێر 11دا پێدەدێت. هاوکات لە کاتژمێر 11دا هەر ئەمڕۆ ڕێکخراوی مرۆڤ دۆستان بە هاوکاری ڕێکخراوی سەروەری هەڵەبجە لە نەخۆشخانەی کیمیاباران ژمارەیەک ئامێر و کەرەستەی پزیشکی دەبەخشن بە نەخۆشخانەکە. هەر لە ڕۆژی 16 زانکۆی هەڵەبجە بە دروشمی هەڵەبجە و ژیانەوە بەردەوامی یادی 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بەرز ڕادەگرن. دیارە چالاکیەکانی زانکۆی هەڵەبجە لە کاتژمێر 2دا دەست پێ دەکەن کە سەرەتا ڕاگەاندنی پرۆژەیەکی هاوبەشی زانکۆی هەڵەبجە و زانکۆی سۆرانە بە ناونیشانی ئەرشیفی دیجیتاڵی هەڵەبجە و هاوکات نمایشی چالاکی هونەری کۆمەڵێک چالاکی هونەری نمایش دەکرێن. هاوکات کردنەوەی باخچەی ژیانەوە لە زانکۆی هەڵەبجە کە لەسەر ئەرکی زانکۆی سلێمانی جێبەجێ کراوە، کردنەوەی تاقیگەی کۆمپیوتەر لە کۆلێجی زانست، هاوکات کردنەوەی ستۆدیۆی زایڵە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. ئەمانە چەندین بابەتی دیکەن کە تایبەت بە 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڕێوە دەچن و ئێمە هەوڵ دەدەین لەو ڕۆژەشدا لەسەر جەمگەشتەکاندا لەگەڵ تانابین. هاوکات هەر لە ڕۆژی 16دا کۆمەڵێک یادگاری و یادەوەری کۆمەڵێک لە شاعرانی کۆنی هەڵەبجە دەبەخشێتە مۆنومنتی هەڵەبجە و بۆ مۆنومنتی هەڵەبجەش بەرەو ڕووی هاوڵاتیاندا دوای داخستنی بۆ ماوەی ساڵێک و 3 مانگ دەکرێتەوە. ئەمە ئەو زانیاریانن کە تایبەت بە 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەن.
سپاس بۆ پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بووی زانیاریەکانت تایبەت بە ئامادەکاریەکان بۆ 16 بۆ ئێمە بۆ بینەران گواستەوە. وەڵێ خۆشەویستان ئەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش بڕگەی گوڵە بابەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوەلاتە. سڵاو باینتان باش لە بڕگەم جارەماندا باسی گوڵێکی ناسک و جوانەکەین ئەوش کۆلیۆس بلومیە ناسراوە بە گوڵە خوێن لە کورسانە. گوڵە خوێن ناوچەی سەرەکی نیشتیمانی سەرەکی ئەکوێتە چووە ناوچەی ئیستیوای کەمەرەیە. ئەم گوڵێکە لەبەر جوانی پەروەردەکرێت لە ژێر سێبەرە بە دابینکردنی ژینگەیەکی تایبەتمەند لە ڕووی ئاو، لە ڕووی هەوا، لە ڕووی ڕووناکی، لە ڕووی پەینی تایبەتی. ئەم گوڵێکی جوانی ناسکەکات گڵاکانی تەماشا بکەین بڕگەیە بەرامبەر یەکترین لە بنکی گڵاکانە لقی بچووک هەیە. تایبەتمەندی ئەم گوڵە لە ڕووی زۆربوونەوە چۆن بتوانم پارێزگاری لێ بکەم لە ڕووی جۆرایەتی و لە ڕووی زۆربوونەوە. ئەم گوڵە لە مانگی 4 بۆ مانگی 6 بە تۆ گەشە ئەکات ئەتوانی لەو کاتەیە بیچێنین، بەڵام تایبەتمەندی لە ڕووی تۆوە تۆکانی ئەم گوڵە زۆر وردن لە وەرزی پاییزە تۆیان لێ ئەگیرێت لەو گوڵانی کە لاسکیان بەرزەبێتەوە کە گوڵەکەن دوای تۆ وەرگێت تۆکانی زۆر وردن لە ئینجانی بچووکە دەچێنرێت بۆ ئەوەی پارێزگاری بکەین لە چاندنی ئەوێ لەسەر خۆ ئاویان بدرێت کاتێک گوڵەکان گەشاکە پارێزگاری لە چەکەرەکانکەین ئاوی پێویستیان پێ بدەین. ئەو بەر ڕێگای گوڵ بەڵام ڕێگەی تۆ ڕێگەیەکی باشی هەوەیە کە ئاسان جێبەجێ ئەکرێت و ئەگەری هەیە سیفەتێکی ناوازی گوڵت پێبەخشێ بۆ ئەم گوڵە خوێنە ئەگەر بیچێنی گوڵە خوێنێکی جیاوازتر یا جوانتر پێبەخشێ ئەگەر هاتوو ئەو گوڵە دووڕەک بێت. ڕێگەی ترمان هەیە بۆ زۆربوون ئەوش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی قاژەوە واتە لە ڕێگەی قەڵەمەوە. کاتی قەڵەمێک لەم گوڵە وەرەگرین قەڵەمی لەم گوڵە وەرەگرین لە ناو گڵێکا دایانێن ئەو گوڵە پیتمەس بێت کە لە بازار هەیە ئەی چاندنی بۆ ئەنجامەدەین ئەتوانین ئەو گوڵانی بۆ نوێسەمە گوڵێکە بۆی پارێزگاری لێ بکەین لە وەرزیستانە بۆ بەهار و هاوین بمێنێتەوە ئەتوانین لەم کاتەیە کاتێکی گونجاوە مانگی 12 بۆ یەک بۆ وەرگرتنی قەڵەمێکی لێ وەرەگرین لە ناو پیتمەسای چێنین چاودێریەکەین لە ژنگەی خۆیان. بەڵام ئەگەر بمانێ گوڵێکی گەورە پارێزگاری لێ بکەین ئەو کاتە لەژێر کەپرێکی لایلۆنی بۆ دروستەکەین یان حوشەیەکی داخراو بە لایلۆندایە پۆشن و کە شوایەکی جێگیری بۆ دابینەکەین لە ڕووی ئاودانی ئەم گوڵە لە وەرزی هاوینە چۆنە لە وەرزی هاوینە دووجار ئاوە درێ بەیانیان و ئێواران ئەشتوانین تەنها یەک جار ئاوی دێن پارێزگاریکەین کە ئەچکم ئەم گوڵەگوڵێکی ناسکە گەر زۆر ئاو بدرێت ئەگەری ڕێگەکەی بۆگەنکەوە تەماشاکەین ئەبێ لە پیتمەسەکەی چۆن بێمە لە ڕووی ئاودانەوە پیتمەسەکەی چۆنە ئەتوانین لە پێینی ئاژەڵی بۆی دروستکەین پێینی ئاژەڵی لەگەڵ گڵای دار یاخود لەگەڵ لما تێکەڵیکەین پیتمەسێکی بۆ دروستکەن بەس باشترین پیتمەس بۆ کۆلیۆس بلومی ئەوەیە پێینی ئاژەڵی لم لەگەڵ گڵا تێکەڵی بەکتریکەین و پێینێکی بۆ دروستکەین لە ڕووی ئەو نەخۆشیانی کە تووشی کۆلیۆس بلومی وێ گوڵە خوێنە بێت کاتێگەر کۆلیۆس بلومی زۆر ئاو بدرێت یان لە ژینگەیەکی تاریکادا بنرێت ئەگەری هەیە تووشی شۆکە بێت واتە کاتێک تووشی شۆکە بێ گڵاکانی پەڵی سپی دەرەکات کاتە بۆی پارێزگاری لەوە گوڵە بکەین نابێت لە شوێنێکی تاریک لە سوچاداینین ئەبێت لە شوێنێکا دابین ئاڵوگۆڕی هەوای تیا ڕوودات ئەم گوڵە باشتر وایە لە پشتی پەردەوە دامرێت لە شوێنێکی ڕاستەوخۆ خۆری نیۆڕوانی لێندا خۆری بەیانیان و ئێوارانی لێ بدات کاتە ئەم گوڵە بۆی بتوانین پارێزگاری لە جۆر و مانەوە باشەکەی بکەین باشترین ڕێگا بۆ گەشەکردن و مانەوەی لە ڕێگای قەڵەمەوە یان تۆوەیە.
بۆ هیوایی کە سووتان لە بڕگەی گوڵ وەرگرت بێ و بە تایبەت خانمان چونکە خانمان گرنگێکی زیاتر بە پەروەردەکردنی گوڵ و سەوزایی دەدەن لە ماڵەکانیاندا. بەڵێ خۆشویستان ئەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی تەندروستیە کە هەمیشە لە بەرنامەی ئەمڕۆ جگەلەوەی کە لە ستۆدیۆ میوان یاخود دکتۆر دێتە ستۆدیۆ باز لە گرفتە تەندروستیەکان و هۆکار و نیشانە و چارەسەرەکانی دەکەین لە هەمان کادا بە شێوەی بڕگە و بە شێوەی ڕێنمایش گرنگی ماداوە بەلایەنی تەندروستی هەر جارە و باز لە گرفتێکی تەندروستی و هۆکار و نیشانە و چارەسەرەکانی دەکەین با بەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوە لاتان. ئەمڕۆ دەمەوێت باسی ئاویسپیتان بۆ بکەن. وەک دەزانن ئاویسپی بریتیە لە لێڵبوونی هاوێنەی چاو. ئەو هاوێنەیەکمان هەیە لە پشتی گلێنەی چاوەوە بە تێپەڕبوونی تەمەن لەگەڵ زیادبوونی تەمەندا ئەو هاوێنەیە ڕەنە ڕوونەکەی لەدەست دەدات و لێڵیەک دێتە سەر چاوەکانی. نەخۆش دەڵێ دێتە لای ئێمە دەڵێ وەک جاران بینینم باش نییە، هەز دەکەم وەک پەردەیەک لەسەر چاوم بێ وایە، وەک لە پەردەیەکەوە سەیری دنیا بکەم. یا جاری وایە ڕەنگەکان باش نابینم، ڕەنگەکان زەرباوە. هۆکارەکانی ئاویسپی وەک باسمان کرد لەوانەیە لە مناڵیەوانەیە هەندێک کەس کە لە دایکە من زگماکە ئاویسپیان هەیە، پێویستە ئەو مناڵانەی کە لە دایک دەبن پشکنینی چاویان بۆ بکرێت هەتاوەکو دڵنیابین کە ئاوی سپیان نییە. لە هۆکارێکی تریان دروستبوونی تەمەنە. هەر کەسێک کە لە تەمەنە بکرێتە تەمەنێکی دیاریکراوانێ لەوانەیە تووشی ئاویسپی بێ. هۆکاری تر زۆرن، لەوانە زۆر بەرکەوتنی تیشکی خۆر بۆ ناو چاو. ئەو کەسانەی کە زیاتر لە بەردەم تیشکی خۆران لەوانەیە زووتر ئەم گۆڕانکاریە ڕووبدا. لەوانەیە بەرکەوتنی زەبری دەرەکی بێ بۆ ناو چاوەکە، لەوانەیە ئاویسپی دروست بکە. یاخود لەو نەخۆشانەی هەندێک کەسەی نەخۆشییان هەیە وەک نەخۆشی شەکرە ئەگەر بێت و کۆنتترۆلی نەکەن بینیومانە زووتر ئاویسپی لە چاویانان دروست دەبێت بەراورد بە یەکێک کە شەکرەی نەبێت. لەوانەیە بەرکەوتنی زەبرێ بێ وەک کارەبا، یا جاری وا هەیە زەبرەکە زۆر بەهێزە، لەوانەیە عەدەسەی چاو هاوێنەی چاویشان ببڕێ بکوێتە ناو تۆڕی چاوەوە کە لە دواتردا پێویستیان بە نەشتەرگەری تۆڕی چاویش دەبێت. هۆکاری تر ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکانمان دەکەین کە بڕۆن ڕۆشنە بەردەم تیشکی خۆر باشتر وایە چاویلکی هەتاوی دژەخۆر بەکاربێن بۆیە بە دوور بن لە ئاویسپی. و ئەو نەخۆشانەی کە شەکرەیان هەیە پێویستە شەکرەکەیان کۆنتترۆل بکرێ بۆی کەمترین زیانیان لێبدا هەم لە هاوێنەی چاو هەم لە تۆڕەی چاودا. و ئەو کەسانەی کە کرێکاری دەکەن یا ئیشێکی ڕۆژانەیان هەیە ئامۆژگاریان دەکەین کەوا چاویلکە بەکاربێن، چاویلکەی بۆ پارێزگاری لە چاوەکانیان بۆیە بە دوور بن لە هەر ئەگەرێک و توشبوونێکی ئاویسپی بێ یاخود تۆڕەی چاو بێت، نەخۆشی تۆڕەی چاو بێت. و ئێمە کە پشکنین بۆ نەخۆش دەکەین ئاتە نەخۆشەکە تەمەنی هەیە دەڵێ وەک جاران باش نابینم وەک لێڵیەک لەسەر چاوم بێ، ئێمە بە جیهاز پشکنینی بۆ دەکەین دەبینین ئاستی بینینی کەم بۆتەوە. دوای ئەوە کە ئاستی بینینی کەم بۆتەوانێ پشکنینی تری بۆ دەکەین بە جیهازی تایبەت دەبینین ڕەنگی عەدەسەکە گۆڕاوە وەک سپیەک دەردەکەوێت، ناوەکەشی هەر لەوە هاتووە کە سەیری دەکەین پێی دەڵێن ئاویسپی هەیە و ئیتر ئەمە کەوتۆتەوە سەر نەخۆشەکە. نەخۆش هەیە زۆر پێی ئیزعاجە ئاوسپیەکە دەڵێ زوو بۆ ملابە لەبەر ئیش و کارەکەی. نەخۆشیشمانەیە دەتوانێت چاوەڕێ بکە ئەگەر بێت و زۆر ئیزعاجی نەکرد بێت، ئەگەر بێت و ئاوسپیەکەی بیدایەت بێت کەم بێت. بەڵام ئێمە هەمیشە پێیان دەڵێن دوای 6 مانگ پێویستەکە پشکنین بۆ چاو بکەیتەوە بۆ ئەوەی خوا نەخواستە ئەو ئاوسپیە نەبێتە هۆی بەرزبوونەوەی زەختی چاو و ئاوی ڕەش دروست بکات. چونکە نەخۆشمان هەبووە جاریوە هەبووە ئاوی سپیەکە زۆر تەخیری کردووە کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا لە کوردستان نەخۆش زۆر گوێ ناداتێت کە پێی دەڵێن ئەگەر بێت و زووتر بێ بە دەمیەوانێ
هەم بۆ خۆی نەشتەرگەریەکە ئاسانترە هەم بۆ پزیشکەکەش بەڵام نەخۆشی ئێمە زۆر ئیهمالی تێدا دەکا وەسپێکاڵێت تا قەپات دەبێت ڕاستە جاران پێمان دەوتن تا قەپات دەبوو لەوەرەوەی نەشتەرگەریەکە بە تەقەڵ ئەکرات ئەو کاتە ئامێری فاکۆ نەبوو ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە دەتوانرێت بە ئامێری فاکۆ کە لە ناو خەڵک داباوە پێی دەڵێن لەیزەر یاخود نەشتەرگەری بێت تەقەڵ ئەتوانرێت نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بدرێت بەبێ ئازار و لە هەمان ڕۆژدا دەڕاتەوە ناو ماڵی خۆی و ئازاری نییە ماکی کەمە ناڵین بە دوورە لە ماک بەڵام ماکەی کەمە ئەگەر بێت و نەخۆشەکە بێت بە کاتی خۆیدا نەشتەرگەریەکە بکات زۆر دوای نەکا گەر هات و نەخۆشەکە زۆر ئاوەسپەکەی دواخست دەبینی عەدەسەکەی ڕەنەکەی لەوانەیە بێ بە زەردێک یاخود قاوەیی یاخود هەندێک جارە بێتە عەدەسەکە پێڵم بلاک ناگارە وەکو ڕەشی لێ دێت ئەوە نەخ تۆخ دەبێتەوانێ ئەوە لەو کاتەدا جاری وا هەیە ئامێری فاکۆ ئەو لەوانەیە زیان بە گلێنەکە بگەێنێ لەو کاتەدا ئێمە دین بڕیاری ئەوە دەدرێت نەشتەرگەرەکەی بە تەقەڵ بۆ بکرێت کە لەوانەیە بە تایبەتی لەو نەخۆشانەی کە شەکریان هەیە لەوانەیە درەنتر برینەکە چاک بێتەوانێ وەک بینیشمانە بینینیان زۆر باش ناوێ ئەو نەخۆشانەی کە بە ئامێری فاکۆ کراون بەڵام جاری وا هەیە لە ئەنجامی ئیهمالکردن و کەم تەرخەمی نەخۆشەکە خۆیەوانێ پزیشکی نەشتەرگار چاری نییە دەبێت بە تەقەڵ ئەو نەشتەرگەریەی بۆ بکات ئەوە جاری وا هەیە ئەوەنەی دوا دەخەن ئاوەسپێکە جاری وایە دەبینین زەختی چاویان بەرز دەبێتەوانێ پستانی ناو چاویان بەرز دەبێتەوانێ و ئەبێتە ئاوی ڕەش. بەڵێ خۆشەویستان دەست دەکەین بە گفتوگۆکردنی تەورەکانی ئەمڕۆمان وەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە ئەوش گفتوگۆکردنە بێت لەسەر سوود و گرنگیەکانی گیابەهارە و ڕۆک و میوەی بەهارێک بێگومان کە نزیک دەبینەوە لە وەرزی بەهار یاخۆ پێدەنێنە وەرزی بەهارەوە کۆمەڵێک بەروبوومی بەهارە هەیە کە لەلای هاوڵاتیان گرنگێکی زیاتری پێدەدرێت و بە جۆرێک لە چێژبەخش ناوی دەبن لەوانە بۆ نمونە ڕێواز یاخود چوالە یان گەڵامێ و زۆر بابەتی تر یاخود بەروبوومی تر هەیە کە لە وەرزی بەهاردا بەرهەم دەهێنێت و گرنگێکی زۆری هەیە. لەلای هاوڵاتیان بە تایبەت ئەگەر باسکەین لەوانە کنگر گەڵامێ و کە یەکێکە لەو بەروبوومانە یاخود لەو خواردانە کە لە وەرزی بەهاردا هاوڵاتیان گرنگێکی زۆری پێدەدەن دەکرێت بە یاپراخی گەڵامێ و لە جژنی نەورۆزدا و بە تەواوی بەهار گرنگێکی زۆر بۆ خواردنە دەدرێت و بە خواردنێکی چێژبەخش ناوی دەبرێت بەڵام ڕەنگە ئێمە زانیاریەکی ئەوتۆمان نەبێت لەسەر سوود و گرنگیەکانی تەواوی ئەم بەروبوومە بەهاریانە کە ماوەیەکی وەرزی و لە دوای ئەوە نامێنێ هەندێک لە هاوڵاتیان ئەو بەروبوومانە لە فرێزەر یاخود لە ساردکەرەوەدا هەڵدەگرن بەڵام ئایا کاتێکە هەڵدەگیرێت لە وەرزێکی تردا بەکاردەهێنرێتەوانێ هەمان سوودی هەیە کە لە وەرزەدا خۆی بە فرێشی بەکاربهێنرێت یاخودنا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و لەسەر سوود و گرنگیەکانی گیابەهارە و ڕۆک و میوە و بەروبوومە بەهاریەکان بە شێوەیەکی گشتی ئێمە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر بەدر قادر سوورچیمان کردو کە بە ڕێزی هەبسپۆری گیادەرمان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر بەدر سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە دەمەوێت ڕاستەوخۆ بە بابەتی گەڵامە و یاخود بە بەروبوومی گەڵامێ و دەست پێ بکەین کە یەکێک لەو خواردنانی لە وەرزی بەهاردا گرنگێکی زۆری پێدەدرێت یاپراخی گەڵامە و یاخود بڵین گەڵامێەوە بەڵام هەمووان ئەوە دەزانن کە خواردنێکی چێژبەخشە بەڵام ڕەنگە زانیاریێکی ئەوتویان نەبێت لەسەر سوودەکانی پێم خۆشە بەڕێستان ئاماژە بۆ بکەن کە گەڵامێ و چه سوودێکی هەیە. بەیانی بەڕێست و بەیانی بینەرانیش باشبی سلااو لە هەموو بوێنەران طبعا جیابەهاریەکان بەگشتی هەموو سوودی هەیە یەک بێک ئیشاڵە باچیان نەکەین بەڵام وەکو جەنابەت فەرموود لە گەڵامێ و دەست پێ بکەین طبعا گەڵامێ و ئێمەی با بڵێن گەلی کورد زۆر بەکاری دەهێنین بۆ ئامادەکردنی با بڵێن یاپراق یان دۆڵما کە لە ماڵەکان بەڕاستی دائیمەن زۆر جار چ بە زستان چ بە هاوینە کە بە زستان بە هەڵگراوی هەڵمانگرتیە مەسەرن بە شێوەی لە ناو فرێزەر و با بڵێن لە ناو شتی تایبەت و لە هەمان شێوەش لە ئێستاش کە بە فرێشی مەسەرن چەند ماوەیەشتر پەیدا دەبی کە ئێمە بەکاری دەهێنین لە بۆ با بڵێن دروستکردنی یاپراق
هەڵبەتە تەبعەن گەڵامێ و ئەگەر سوودەکانی گەڵامی و باز بکەیت لەوانەیە نەتوانی بژمێرین بەڕاستی زۆر جار پۆستیشم لەسەر کردووە لە پەیجەکەی تایبەتی خۆم لەسەر گەڵامێ و یەک لە سوودە گرنگەکانی گەڵامی ئەوەیە کە مادەکانی تێدایە کە دژی شێرپەنجە خانەکانی شێرپەنجە یەک لە مادە بەهێزەکانی کە تێدایە کە پێڵن ئەنتیۆکسیدان کە دژەخانەی شێرپەنجەیە یەکیش لە مادەکانی تر کە ئەوەیە کە تێیدا هەیە کە ئەویش پاکەرەوەی باڵێن لەشە لە مادە ژەهراویەکان یعنی ئەو مادە ژەهرانەی کە ئێمە لە لاشەی خۆمان ئێمە هەمانە کە ڕۆژانە ئێمە بەرکەوتەی ئەو مادە ژەهراویانێن کە لە نەتیجەی خواردن و نەتیجەی تیشتی خۆر و نەتیجەی ئەو تیشکانەی کە لە دەوروبەرمان هەیە یان ئەو گازە ژەهراویانەی کە ئێمە ڕۆژانە هەڵی دەبژین. بەڵێ دەست خۆش دکتۆر لەگەڵ بەڕێز تا بەردەوام بین بەڵام ناوبڕێکی کورت وەرەگرین و جارێک ترێگەڕێنەوە لای بەڕێزت بۆ جێژەدان با گفتوگۆکانمان. مەڵێ عزیزان بۆ درێژەدان با گفتوگۆکانمانە گەڕێمەوە لای میوانەکەم لەسەر سوود و گرنگیەکانی گیا بەهارە ئەگەڕێمەوە لای دکتۆر بەدر. دکتۆر بەدر ئاماژەت بە سوود و گرنگیەکانی گەڵامێوتە بەڵام گیا بەهاریەکان زۆر جار کە دەتوانرێت چای لێ دروست بکرێت و بخورێتەوە ئایا دەتوانرێت بە گەڵامێویش بڵێ گەڵای گەڵامێ و چای لێ دروست بکرێت و بخورێتەوە هەمان سوودی دەبێت؟ بەخۆی گەڵامێ و هەر تەنها لە بۆ ئەوە نییە کە ئێمە یاپراغیان دۆڵمە پێ دروست بکەین بەڵکو من لێرەوە بابینێران ئەڵێم کە وەرزی گەڵامێ و دێ کە گەڵامێ و دێتن لە ماڵە وشتی بکەنەوە وەکو چایە ئەتوان بەکاری بهێنن سوودەکانی هەمان سوودی ئەوەی هەیە کە ئێمە لە ناو با بڵێن لە ناو چێشتا بەکاری دەهێنین و هەروەها دەشتوانن وەکو تۆزی لێ بکەن وەکو با بڵێن هەمان دەزانین گەڵامێ تۆزێک تامێشترشی هەیە مەسەن دەتوانین وەکو با بڵێن بەهارات بەسەر زەڵاتەشدا بکەین یعنی تەنها هەر وەکو چایەنە بەڵکو گەڵامێ و دەتوانین وەکو بەهارات حتا لە ناو با بڵێن لە ناو شیویشا وەکو بەهارات بەکاری بهێنین تەنها بەکو گەڵانە بەڵکو وشت بکرێتەوە هەم بە چایە هەم وەکو تۆس بە شێوەیەکی ئاسایی بەکاربێنرێت لە زۆربەی خواردنەکان تێ بکرێت بە تایبەتی ئەوانەی کەوا با بڵێن شێوەی با بڵێن شلێ یا مەرەگەی پێڵێن بەو شێوازە. بەڵێ دکتۆر بۆ گەڵامێویش و بۆ گیابەهاریەکانیش بە شێوەیەکی گشتی کاتێک کە دەکرێتە بەستەرەوانێ و لە وەرزێکی تردا جارێکی تر بەکاردەهێنرێتەوە هەر هەمان سوودی هەیە کە لەو کاتەدا بە فرێشی دەخورێت ئایا لە بەهای خۆراکیەکەی کەم نابێتەوە کاتێککە جارێکی تر بەکارێنێتەوە لە وەرزێکی تردا؟ بەخۆی لە ڕووی زانستیەوە هەموو میوەیەک با بڵێن هەموو گژوجیایەک بۆ وەرزی خۆی دروست کراوە یعنی مەسەرەن بۆ نمونە کورداری خۆمان دەڵێ کەنگر و دۆ بە وەختی خۆ یعنی هەموو شتێک لە کاتی خۆی هەتا لە ڕووی تەندروستیشەوە مەسەن کە ئینسان مەسەن لە زستان پێویستی بەو میوانەیە کەوا دەوڵەمەندن بە ڤیتامین سی لە هاوین پێویستی بەو میوانەیە کە ئاوی زۆرە کەواتە ئێمە دائیمەن مەسەن هەموو شتێک لە کاتی خۆی دابی خۆی باشتر بەڵام کاتێک کە ئینسان حەزی لە میوەیەکە یان حەزی لە مەسەلەن جایەکە کە هەڵی ئەگری یان وشتی ئەکاتەوە یعنی سوودی ئەمینێ بەڵام ئەوە نییە وەکو بڵێ کە بە فرێشی کە ئێمە دەیخۆین بەڵام ئەوەش نییە بڵێ کە سوودی نەمینێ بەڵکو بە پێچەوانەوە زۆر جار ئێمە کە هەڵی دەگرین زۆربەی سوودەکانی دەمینێ بە تایبەتی ئەو سوودانەی کەوا مەسەن لە ڕووی تەندروستیەوە یان ببرێن لە ڕووی دەرمانەوە کە بەکاردێت چکە ئێستامە جیا دەرمانەکان مەسەن کە هەڵدەگرین دائیمەن لە وەرزی بەهاکە کۆی دەکەینەوە لە بۆ ماوەی 1 ساڵ ئێمە بەکاری دەهێنین کەواتە ئێمە دەتوانی بڵێن گەڵامەویش وەکو جیا دەرمانێکە وەکو یەکێکە لەو ڕۆکانەی کەوا لە دێرزەمانەوە چارەسەری نەخۆشی پێکراوە بەڵێ ئەتوانی هەڵیگری هەم بە فرێشی کەوا لە ناو فرێزەر برێن وەکو بە تەڕی
هەم دەتوانی وشتیشی کەیەوە بەڵام بە شێوەیەکی زانستی لەبەر ڕۆژ وشتی نەکەنەوە لەبەر سێبەر وشتیکەنەوە چوەگە لەبەر ڕۆژ وشتیکەنەوە مادە بەسوودەکانی دەفەوتێ بۆیە وا باشە لەبەر سێبەر وشتی بکەنەوە. بەڵێ دەست خۆش دکتۆر یەکێکی تر لەو ڕۆکە سروشتیانی یاخود دیارتینەوە ڕۆکە سروشتیانی کە لە وەرزی بەهارە دەرەکەوێت کنگرە کە ماوەیەکت لە بازاڕەکانە دەبینێ پێم خۆشە باسێک لە سوود و گرنگیەکانی کەنگریش بکەیت. بەڵێ طبعا بەو با بڵێن بەو بۆنەیەوە طبعا من لەخوا بە زیادبی لە ساڵی ڕابردوو لە با بڵێن لە 1-2 ساڵی ڕابردوو 5 توێژینەوەم ئەنجامدایە لە وڵاتی تورکیا طبعا لەسەر کەنگر و کاردی و تۆڵەکە و پیفۆک و دۆمبەڵان کە هی بڵێن وڵاتی خۆمانە ئی با بڵێن ناوچە شاخاویەکان ئی منتقی قەرەچووغە برێن چای قەرەچووغا کۆم کردێتەوە بریتمە وڵاتی تورکیا و با بڵێن ئەو جیهازە پێشکەوتوانی کە با بڵێن دەستنیشانکردنی مادە بەسوودەکانی دەکا بەکارم هێناوە بۆم بە دەرکەوتووە لە هەر 5 توێژینەوە کە یەکیان ئێستا وا لە ژێر با بڵێن لە گۆڤارەکان بڵاو دەکرێتەوە ئیشاڵڵا کە ئەویش یەکەمیان کە لەسەر پیفۆ کردم طبعا ئەو بڵێن کەنگرەیان با بڵێن ئەو مادانێک کە باسم کرد پیفۆک و کاردی و تۆمبەڵان و با بڵێن تۆڵەکە چەندین مادەی بەسوودم تێدا دۆزیەوە کە هەر هەمیان زۆربەی زۆریان هەمیان پێکاتینە لە مادەکانی کەوا کە ئەمە پێی ئەڵێن با بڵێن دژە میکرۆب یان دژە بەکتریا یان دژە ڤایرۆس کە پێکاتینە لە مادەکانی سێکەندەری پرۆداک کە لە گالیک ئەسید و کیوماریک ئەسید و کافیک ئەسید و بڵێن فێرلیک ئەسید و ڕوتین و تەبعەن هەموو مادە بەسوودەکانی تێدایە کە ئێمە لە جیادەرمانە وەکو دژە ڤایرۆس یان دژە بەکتریا بەکاردێنن بۆیە کاتێک کە ئێمە باسی کەنگر ئەەکەین تەبعەن کەنگر ئەگەر لە ڕووی سوودەکەەوە تەمەشاکەی سوودی زۆری هەیە نەک با بڵێن سوودێکی وای هەیە یەک لە سوودە هەرە گرنگەکانی ئەوەیە کە ئەوانەی کە کێشەی هەرسکردنی خۆراکیان هەیە مەسەرەن خواردن درەنگ هەرسەکان ئەوانە کێشەی هەرسکردنیان ناهێلیتن و یەکیش لەوانش کەوا کە زۆر بە سوودە بەڕاستی ئەویش کەمکردنەوەی زەردوویە یان زەرتکە زۆر ئێستا هەمومان دەزانین کێشەی با بڵێن جگەر زۆر بووە بە حەقەت یعنی چ ئەوانەی کە تووشی ڤایرۆسی جگەر دەبن ئەوانەی تووشی زەردووی دەبن هەردووچیان طبعا کێشەیەکی سەردەمیە بەڕاستی زۆرە بۆیە کەنگر یەک لە ئیشەکانی ئەوەیە کەوات دەکاتن با بڵێن زەردووی کەم دەکاتەوە یان با بڵێن جگەر پاک دەکاتەوە لە مادە ژەهراویەکان و ڕێژەی زەردووی کە بەرز دەبێتەوە دای دەبەزێن جگە لە چەندین سووری دیکە کە وەکو با بڵێن پاکەرەوەی ڕیخۆڵەیە پاکەرەوەی گورچیلەیە و هەروەها لە بۆ بەرزکردنەوەی ئاستی با بڵێن ڕێژەی جنسی لە پیاوان و لە ئافرەتان سوودی هەیە بۆ هەردووچیان بەڵێ دکتۆر باست لە تۆڵەکە کرد هەر لەگەڵ تۆڵەکەشە لە گیابەهاریەکانە کاردوو یان کوزەڵە پونگە ئەمانەشمان هەیە پێم خۆشە باسێک لە سوودەکانی ئەوانەش بکەن یان ئایا سوودەکان و سوود و گرنگیەکانیان تا چەند نزیکن لەیەکەوە بەڵێ بەخۆی طبعا هەر جیایەک کە چ بەهاری بی یان کە ئێمە بیچێنین هەر هەمیان مەسەلەن با بڵێن بەگشتی لۆ هەندێک شت باشن بەڵام تایبەتمەندی تایبەتی هێستا مەسەن تۆڵەکە یەک لە تایبەتمەندیەکانی بەڕاستی تۆڵەکە ئەوەیە کەوا با بڵێن کێشەی کۆخا یان با بڵێ هەناسە تەنجی ناهێلیتن بە حەقەت یعنی ئەگەر ئیسان کە تۆڵەکەی کوڵاند ئاوەکەی فرێنەدا باشە ئەو ئاوی تۆڵەکەیە خاستان ئێستا ئێمە کە لە سەردەمی با بڵێن نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا داین تەبەن ئاوی تۆڵەکە کە بەرێکە ئیکولێنی ئاوەکەی لەگەڵدایە ئەو ئاوەی بخۆنەوە وەکو شەربەت وا بڵێن وەکو چایە بیخۆنەوە کۆخە کەم دەکاتەوە هەوکردی سیەکان کەم دەکاتەوە با بڵێن کێشەی ئیلتیهاباتی با بڵێن لە ناو سیەکان ناهێلیتن بە حەقەت یعنی و بێجگە لەوەش تۆڵەکە بەخۆی سوودی تری زۆری هەیە یعنی یەک لەوانە مەسەل لە سوودەکانی ئەوەیە کەوا با بڵێن لە دێرزەمانەوە وەکو دەرمان بەکار هاتووە من کتێبێکم هەیە دەرێت لە هیندستان زیاتر لە 80 نەخۆشی چارەسەر دەکەن بە تۆڵەکە با بڵێن ینی ئەوەندە لایەن گرنگ بووە ینی لە دێرزەمانەوە ئەوان وەکو دەرمان بەکاریان هێنایە ینی بە حەقەت زۆرجار لە کورداری خۆشمان ئەڵێ تۆرکە دەرمانی هەموو دەردانە ینی ئەوەندە حەف دەردانە بەڵام بەخۆی هەموو دەردەکانە ینی لە هەموو لاینێکە باسی دەکەی تۆڵەکە قازانجی هەیە گورچی لە پاکە کاتەوە ڕیخۆڵە پاکە کاتەوە خوێن پاک دەکاتەوە بەرگری لەش بەهێز دەکات غازەکە ئیشارە پێدا کە سیەکان پاک دەکاتەوە و بە هەمان شێوەش کە دێی مەسەلەن باسی پونگە و نعناع و با بڵێن کوزەلە دەکەی
هەر یەکیان سوود و تایبەتمەندی خۆی هەیە. ئێستا مەسەر باسی پونگە و نعناع بکەین. پونگە و نعناع بەڵێ هەمومان دەزانین، یعنی مەسەر هەم بۆنی خۆشە، هەم تامیشی خۆشە. طبعاً هەم با بڵێن زەیتی تێدایە کە ئەمە باڵێن برێن مەسەر زەیتەکانی تێدا لەوە بۆن لێ دروست دەکرێت، زەیتی لێ دروست دەکرێت و هەمیش مادە بەسوودەکانیش تێدایە. گرنگترین کاری با بڵێن پونگە و نعناع بەنسبەت ئێمە دووشتە. یەکیان لە بۆ کەمکردنەوەی هەوکردنی لوتە، یعنی با بڵێن کەپوو کە ئەو با بڵێن ئیلتیهاباتێک کە هەمان لە ناو لوتە مەسەڵ وەکو جیوبە، وەکو با بڵێن هەوکردنی لوتە لە هەر ڕوویەکەەوە بە ڤایرۆزبی بە کەڕوو بێ بە بەکتریا بێ بەهۆی زەیتەکەەوە ئێمە ئەتوانین سوودی لێبین. بۆیە زۆر جار من ئەبینم مەسەرەن خەڵک زۆر بەکاری دەهێنێ و ئێمەش تەوسیان نەکەین، ئەڵێن پونگە و نعناع لە ناو مەنجەڵێک ئاودا بنێن و بیکولێن هەڵمەکەی هەڵمژن بە لوتان مەسەرەن بیان بە هەناسەتان هەڵی مژن لە بۆ چییە؟ لە بۆ با بڵێن سوود لەو زەیتەیە کە تێیدا هەیە. و گرنگترین سوودەکانی تریشی ئەوەیە کە بە حەقیقەت ئەوانەی کە پونگە و با بڵێن نعناع دەخۆن و ڕێحانیش تەبعاً لە پاڵ ئەوانە بەگشتی نەهێشتنی کێشەی قۆڵۆنە کە بەڕاستی ئەوڕۆ کێشەیەکی سەردەمە، خەڵک بەدەست ئازاری قۆڵۆن و بەدەست نەخۆشی قۆڵۆن و بەدەست غازات دەناڵێنی. من پێیان ئەڵێم سفرەیان هیچ کاتێک سەر سفرەکانیان با بڵێن خاڵی نەبی لە پونگە لە نعناع لە ڕێحان، لەبەرەوەی هەر سێکیان ئیشی سەرەکیان پاکردنەوەی کۆڵۆنە یان برێن قۆڵۆن کە هەردوو زاراوەکە و هەروەها نێشتنی غازات و دەشتوانن لەو کاتانێک کە نییە ئەتوانن وشی بکەنەوە لە ماڵەوە لە ناو زەڵاتەی بکەن، لە ناو زەڵاتەی خیار و ماستی بکەن، لە ناو زەڵاتەی ئاسایی بکەن بە حەقیقەت. بەڵێ دکتۆر، یەکێکی تر لە گرنگترین ڕووەکە بەهاریەکان بوونی ڕێواسە. ڕێواز چه سوودێکی هەیە و چه گرنگێکی هەیە بۆ سەر تەندروستی و بۆ جەستەی مرۆڤ؟ بەڵێ ڕێواز سوودی زۆرە بە تایبەتی یەک لە سوودە گرنگەکانی لە بۆ باڵێن کەمکردنەوەی شەکرە بە حەقیقەت. هەتا ڕەجی ڕێواسی ئێمە لە بۆ چارەسەری با بڵێن شەکرە بەکاری دەهێنین و هەروەها لە بۆ شێرپەنجەی قۆڵۆنیش بەکاردەین. ڕەجی ڕێواسی ئێمە لە بۆ شێرپەنجەی قۆڵۆن و لە بۆ با بڵێن ئەو کێشەی شەکرەش لە بۆ شەکرەش بەکاری دەهێنین. و جگە لەوەش کە خۆی ڕێواز هەر بەخۆی دەوڵەمەندە با بڵێن بە ڤیتامینەکان و بە مادە با بڵێن دژە ئۆکسانەکانی پێ دەڵێن کە پاکەرەوەی لەشە لە مادە ژەهراویەکان و هەروەها بەهێزکەری بەرگری لەشە و یەک لەوانەی کەوا مەسەلە کە ڕێواز بەکار نەهێنێ با بڵێن ئەوانەی کەوا با بڵێن کێشەی قەبزیان هەیە، چکە بەڕاستی ئیسان قەبزەکە. لەبەر ئەوەی ئێمە بۆ با بڵێن ئیسهالی بەکاری دەهێنین، بە تایبەتی ڕەگەکەی ئێمە لە بۆ کێشەی ئیسهالی بەکاری دەهێنین و هەروەهاش لە بۆ با بڵێن مەسئلەی پاکردنەوەی لەش و بەرگری لێش بەهێزکردنی لەش و هەروەها لە بۆ پاکردنەوەی گورچی لەش بەکاری دەهێنین. دکتۆر، ڕێواز شێوازی بەکارهێنانی بە چەند شێواز دەتوانێت بەکار بهێنێ؟ ئایا تەنها بە فرێشی و لە وەرزی بەهاردا دەتوانێت بەکار بهێنێ یان بە شێوازی تریش بەکار دەهێنێ ئەگەر پێمان بڵێیت؟ بەخۆی ڕێواز ینی بە حەقیقەت ڕێواز لە هەم بە فرێشی کە ئێمە دەیخۆین تەبعاً ڕێواز پێێنکە ڕێواز پێڵێن و هەم دەشتوانی وشتیشیکەینەوە بە حەقیقەت وشتیکەینەوە بیکەینە تۆس ئێمە بەکاری بهێنین، هەم لە بۆ وەکو شێوازی چایەبی خۆین، هەم وەکو بەهارات بەکاری بهێنین. بەڵام ڕەگەکەی هەر بەخۆی بە وشتی بەکاردێ، ڕەگەکەی زیاتر وشک ئەکرێتەوە لەبەروی خۆی تۆزێ ڕقا و وشیش دەکرێتەوە بە شێوەی پاودەر بەکار دەهێنرێت، یعنی بە هەردوو حالەت دەتوانین بەکاری بهێنین. بەڵێ دکتۆرێکێکی تر لە بەروبوومە بەهاریەکان بوونی چوالەیە کە دواتریشە بێتە بایە، پێم خۆشە باسێک لە سوود و گرنگیەکانی چوالەش بکەین بۆ تەندروستی مرۆڤ. بەبەست چەقەڵێوە نییە چەقەلە باوی؟ بەڵێ مەبەست چەقەلە باویە؟ بەڵێ چوالە. بەڵێ بەخۆی بە حەقیقەت ئێمە ینی زۆر جار مەسەلەن ئێمە مەسەلەن هەندێک میوە هەیە بەڕاستی وەکو با بڵێن پەستیرە باڵێن کە پێشەوەی بێتە بە ترێ یان چەقەلە باوی یان با بڵێن ئالوبالو ئەوانە کە پێی ئەڵێن گەراج، یعنی ئیتر ئەو شتانە هەڵوژەی پێی ئەڵێن بەخۆی لە ڕووی تەندروستیەوە بە حەقیقەت یعنی دەڵێم دائیمەن هەموو میوەیەک ئەبێ پێ بگا بخورێ باشە، چکە زۆر جار با بڵێن هەندێک میکانیزممە یان بەڵێن هەندێک مادەی کیمیاوی یا با بڵێن هەندێک پێکاتێک کیمیاوی لە ناو چەقەلە باوی یا لە ناو هەڵوژەیە لە ناو پەستیرە یا با بڵێن بەرسیلکەی پێدر نازەم وەڵای تر بە زمانی سلێمانی
ئەوانە هێشتا گۆڕانکاری لە ژوورەوە مایە ڕووبداتن بۆیە من بەڕاستی یاعیدائی من تەوسیە ئەەکەم وەکو خۆی بخورێ باشترە ڕاستە ئێوە خەڵک لەبەرەوەی تۆزێ ترشا لەبەر ترشاتەکەی ئەیخواتن بەڵام پێم باشە یعنی ئەو میوانێکەوە نەگەیشتونەتە مەسەرەن با بڵێن ینی تەمەنی خۆی کەمتر بەکار بهێنرێ بە حەقەت کە لەبەر باوی ئەگەر باسی باوی بکەین سوودەکانی باوی تەواو نابی سوودەکانی باوی هەمومان دەزانین دنیای ئەوڕۆ چەند سوودی هەیە بۆ ئێمە بەڵام بەچەقەلەی بەڕاستی بەو ڕادەیە نییە بەڵام ئێمە لەبەروی خۆشە بۆیە حەزمان لێ چەقەلە باوی یان ماڵێ هەر شتێشترکەوە بە فرێشی با بڵێن بەکاری بێنین من بەڕاستی لێرەوە تەوسیە ناکەم کەەوە بەو شێوازە بەکار بێ دائیمەن بلێ بگەڕم بابێ بە باوی ئەوجە بەکاری بهێنی باشترە بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ سەررجەم لە ڕێنمایی و لە زانیاریەکان زۆر سپاس بۆ دکتۆر بەدر قادر سوورچی کە بەڕێزیان سپۆری گادەرمان و لەم بەشەی پرۆگرام بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت بەڵێ خۆشیستان ئەمڕۆ لە هۆڵ یەکێتی نابینایان کاتژمێردا چالاکیەک بەڕێوە دەچێت کە تیایدا خەڵات بەسەر نابینایاندا دابەش دەکرێت بۆ زانیاری وەرگرتن لەسەر چالاکیەکە و خەڵاتەکە و بابەتەکە ئەچینە لای پەیامنێرمان هێژین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەوێ لەگەڵ ئێمەدا ئامادەیە هێژین سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو مایک لای تۆی و زانیاریەکان لای تۆن. سڵاو لە تۆ چنۆر سڵاو لە بینەران بەیانیتان باش دیارە ڕۆژانە لە شاری سلێمانی چالاکیەکان بەردەوامن و هەمیشەن و ئەمڕۆ بابەتی ئەمڕۆ زانیاری ئەمڕۆ یەکەم بابەت باز لە کەش و هەوا دەکەین کەش و هەوا لەم هەفتەدا ناجێگیر دەبێت و کەش و هەوا بۆ ئەمڕۆ هەوری تەواو دەبێت و پلەی گەرما ئاسایی دەبێت 8 دەبێت و بە پێی پێشبینیەکانی کەش و هەوا لە ڕۆژانی نەورۆزدا لە هەفتەی داهاتوودا شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات زانیاریەکی دیکە چنوور کە ڕۆژانە و بەردەوام قسە و باسی لەسەر دەکرێت و جێگەی باسە ئەویش بەرزبوونەوەی ڕێژەی ئامارەکانی کۆرۆنایە لە هەرێمی کوردستان بەپێی ئامارەکان لە 24 سعاتی ڕابردوودا 392 هاوڵاتی تووشی کۆرۆنا بوون لە نێویشیاندا 143 هاوڵاتی خەڵکی شاری سلێمانین و لە نێویشیاندا 155 توشبوو چاک بوونەتەوە هاوکات 7 توشبووی تری کۆرۆنا گیانی لەدەستداوە چنوور کۆتا زانیاریم ئەوەیە کە من ئێستا لە ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستانم و میوانێکم لەلا ئامادەیە باز لەوە دەکات کە ئەمڕۆ چالاکیەکیان پێشکەش کردووە ئەویش پێشکەشکردنی جلی کوردیە بە پیاوان بۆ نەورۆز و من بۆ زانیاری زیاتر دەچمە لای میوانەکەم کاکاو بەژنەعمان سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان گفتوگۆ دەکەم بزانم ئەمڕۆ چالاکیەکەیان چییە و چی پێشکەش دەکەن سڵاو لێبێ کاکاو بەش فەرموو بیتە ئێرە سڵاو لە بەڕێستان بەیانی و باش کاکاو بەش ئێوە ئەمڕۆ چالاکیەکەتان چییە و چی پێشکەش دەکەن دەستان خۆش بێ و بەخێر بن تەبعەن یەکێتی نابینایانی کوردستان لە میانەی کار و چالاکیەکانی و بەسەرکردنەوەی بەردەوامی ئەندامانی هەوڵی داوە پشتیوانیان لێ بکە پاڵپشتیان لێ بکە بە پێی بۆنەکان یادیان بۆ بکاتەوە ئێمە بە بۆنەی هاتنی نەورۆز و 8 مارس ئێمە یادێکمان کردەوە بۆ خانمانی نابینا لەو یادەدا زیاتر لە 120 خانمی نابینا جلی کوردیمان پێبەخشین بۆیە هەر لەوێ کە قسەیەک دروست بوو گوایە بۆ پیاوان هاوکاری ناکەین پشتیوانی ناکەین بۆیە ئێمە هەوڵماندا پرۆژەیەکمان تەقدیم کرد بەوەی کە بتوانین زیاتر لە 100 پیاو ئەمڕۆ جلی کوردیان پێ ببەخشین بۆ ئەوەی لەم نەورۆز و بەهارەدا پۆشتە بن جلی جوان و کەشخە تازە لەبەر بکەن بۆ نەورۆزەکەیان بۆیە بە پشتیوانی و پاڵپشتی چەند خێرخوایەک کە هەمیشە دەستیان بە ڕێکخراوەکەمانەوەیە و هاوکاری نابیناکانمانەکەن ئەمڕۆ جلی کوردیمان دابین کردووە و هەر نابینایەک بە پێی حەجمی خۆی بە پێی قیاسی خۆی جلەکەی بۆ تاقیەکرێتەوە ئەکرێ بڵێن دوکانێکی ناوبازارمان هێناوەتە ئێرە ئەمڕۆ کارمان لەگەڵا بکە لە باتی لە بازار دوکانەکەی بکاتەوە لێرە کردوێتەوە بۆ نابیناکان لەبەرەوەی هەرجلێکیان ئەدرێتێ بە کەلکیان بێت و گونجاو بێ بۆ لەبەرکردن بۆیان نەک بیان دەیتێ و بۆیان نەشێ دواتر بگەڕێنەوە و دواتر یابی بن بیگۆڕنەوە یا بە جۆرێک لە جۆرەکان بۆیان نەگونجێ هەوڵمان داوە بیگونجێنین لەگەڵیان لەگەڵ
قیاساتیان. باش ئێوە وەکو یەکێتی نابینان هاوسەنگی ژنان و پیاوانتان ڕاگرتووە؟ ئێمە ئەمساڵ وەهامان بیر لێ کردەوە وەک چۆن ژنان هەشتی مارسیان هەیە و پێویستەکە پاڵپشتیان لێ بکرێ و ئەو یادەیان بۆ بەرز ڕابگیرێ و هاوکاریان بکرێت لە ڕووی دابینکردنی جلەوە بۆیە ئێمە ئیمساڵ وعدێکمان دا بە نابینا کوڕان و پیاوانمان کە ئەوانیش لە یاد نەکەین ڕاستە تا ئێستا وا بزانم بە فەرمی ئەوەی من زانی بێتم ڕۆژێک نییە بۆ پیاوان بۆیە ئێمە وەهامان بیر لێ کردەوە هەر ڕۆژێک یادی ئەو ڕۆژە بکەینەوە هەر ڕۆژێک بتوانین جلی کوردی و پشتیوانی بۆ پیاوان دابین بکەین ئەو ڕۆژە ڕۆژی پیاوانە بۆیە ئەمڕۆ پشتیوانیمان لێکردن. سپاس بۆ جەنابتان. بەڵێ چنوور ئەوە کوی زانیاریەکانی ئەمڕۆ بوون لە شاری سلێمانی من دەگەڕێمە وڵات. سپاس بۆ پامنێرمان هێژین لەتیف کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە گەڕێمەدا ئامادەبووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژی کفری دەچینە لای پامنێرمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لە گەڕێمەدا ئامادەیە. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش، فەرموو هەواڵ و زانیاری زیاتر لای تۆیە. هەموو کاتێکتان باش. دیارە من لە کفریوە ئەمڕۆ باس لە سەرەتای هەواڵەکان باس لەوەکەم کە ئەمڕۆ جیاواز لە پێشەنگای کتێب کە لە ڕابردووە کراوە لەیرە بە هاوکاری یاخود بڵێن بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ هاوکاری ناوەندی ئەندێشە بۆ چاپ و بڵاوکردنەوە پێشەنگایکی کتێب دەکەنەوە لە کاتژمێردا بۆ دەکرێتەوە تا کاتژمێر 6 ئێوارە بەردەوام دەبێت بۆ ماوەی 2 ڕۆژ. جۆرەکانی ئەم پێشەنگا کتێبە ئەوەیە کە بەشێک لە کتێبەکانی بەخۆڕایی دەدرێتە ئەو کەسانی کە خوێنەرن یاخود عاشقی خوێندنەوەن لە هەمان کاتژدا بەشەکەی دیکەش بە نرخێکی دەتوانم بڵێم پێت بۆ نزیکەی 160 بۆ 70 کەم دەکرێتەوە کە ئەمە جیاواز لە پێشەنگەکانی دیکە ئامانجی سەرەکی کردنەوەی ئەم پێشەنگا کتێبە ئاشتکردنەوەی خوێنەر لەگەڵ کتێبە بۆ پێیکەوە بەپۆی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی کۆمەلگا کەمتر لە ئێستادا خوێنەر هەیە. لە ڕابردوودا بەشێکی زۆری ئەم شارە کفری بەتایبەت بە ئێستاشەوە بێ بەشێک لە نووسەران و بگرە هاوڵاتیان و خەڵکی ئەم ناوچەیە لەگەڵ خوێندنە ئاشنایەکی تەواویان هەیە. هەر بۆیە لە ڕابردووە چەندین نووسەر و شاعر و هونەرمەندی گەورە لەم شارەوە هەڵکەوتووە و ناوەندێکی گەورەی فێربوونی مەقامات بووە. سەبارەت بە هەواڵێکی دیکە هەر ئەمڕۆ لە کاتژمێر 10 پاشنیوەڕۆ 10 پێش نیوەڕۆ بڵێن لە بەردەم پەروەردەی کفری بەشێکی زۆری خوێندکارانی پۆلی دوانزەی زانستی و وێژەیی یاخود دوانزەی ئامادەی بە هەموو ئامادەیەکانی سنووری کفری و یاداشتێکیان حازر کردو و پێشکەشی پەروەردەی دەکەن. ئەو یاداشتەی کە ئامادەیان کرد تێدا داوا دەکەن ئەگەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بەم شێوازە بڕوا بڕێەوە شێوازێکی باشە، بەڵام کەمکردنەوەی بەشێک لە منهەجی دوانزەی ئامادەی کە تەواو ناکرێت و خوێندکاران ئاماژی بۆ دەکەن و هەروەها زیادکردنی و یاخود وەرگردنی ڕای خوێندکاران لەوەی کەوە ماوەکانیان زیاتر بدرێ پێ بۆ ئەوەی کە بتوانن پێش تاقیکردنەوەی کۆتایی ساڵ یاخود وەرزیەکان چەند ڕۆژێکان پێ بدرێ بۆ ئەوەی کە بتوانن بەشێک ئەو ئارانی کە وەریان گردووە دووبارەی بکەنەوە. سەبارەت بە هەواڵێکی دیکە دیارە 16ی سێی هەموو ساڵێک یادی کارەساتی هەڵەبجەیە کە دڵی کارەساتی هەڵەبجە دیارە هەڵەبجە و ئەنفال و هەموو ئەو بۆنە خەمناکانەی کە گەرمیان و هەڵەبجە پێکەوە دەبەسێت ئەوە یەکەوە گەرمیانیش و کفریش و وەک شارەکانی قەڵازجێ و هەڵەبجە ئەگەر ئەو ناوچانە بە بردومانی چەکی قەدەغە کرا و بە کیمیایی کرابێت کفریش و گەرمیانیش هەروەها دەستکە خوشکی هەڵەبجەن لەوەی لە کاتی هاوخەمەکاندا لێرەیش بە چەندین چالاکی هەمە جۆر دەکرێت. بۆیە خەڵکی کفری و گەرمیانیش هاوسۆزن لەگەڵ هەڵەبجە و لەگەڵ قەڵازجێ و لەگەڵ هەموو ناوچەکان لەوەی کەوا ئێرەیش خاوەن قوربانیەکی زۆر و مەملەکەتی ئەنفالستانە. ئەمە کۆی زانیاریەکانی کفری بووە گەڕێمە لایەوە. سپاس بۆ پامنێرمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان لە کۆتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆماندا لەگەڵتان بەردەوام بین کە ئەویش باز لە گرنگی خەو و باز لە کەمخەوی دەکەین، باز لە کاریگەریەکانی کەمخەوی دەکەین لەسەر تەندروستی و لەسەر جەستەی مرۆڤ کە بێگومان لە ئێستادا دەتوانین بڵێن لە تەواوی دنیادا ڕەنگە بڵێن بەشێک لە هۆکارەکەی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا بەهۆی پێشکەوتنی و هاتنی
ئامێرە زیرەکەکانەوە بەشێک لە هاوڵاتیان شەوان درەنگتر بخەون و بەشێک لە هاوڵاتیانیش درەنگتر هەستن لە خەوە هەندێکیشیان بەهۆی ناچاریۆ بێ بەخۆی کار و دەوامەوە بێ ڕەنگە زووتر هەستن کە ئەمەش ماوەیەکی کەم دەخەون واتە خەویکی پێویستیان نابێت کەواتە ئەم کەم خەویە چ کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و لەسەر جەستەی مرۆڤ لە هەمان کاتیژا باز لەوە دەکەین کە هۆکارەکانی کەم خەوی بۆچی دەگەڕێتەوە هەرچەند من باسم لەوە کرد کە ڕەنگە بەشێکی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا بێ بەڵام بازدا گرفتە تەندروستەکانیش دەکەین ئایا گرفتە تەندروستەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر کەم خەوی وە لە هەمان کاتیشدا کە چۆن باز لە کەم خەوی دەکەین دەبێت باز لە زۆر خەویشکەین کە ڕەنگە هەندێک کەس هەبێ کە کاتژمێرەکانی خەوتنیان زۆر بێت کە ئەم زۆر خەویە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و لەسەر جەستەی مرۆڤ بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە میوانداری دکتۆر دیار نەجیبمان کردووە کە بەڕێزیان سپۆڕن لە نەخۆشیەکانی مێشک و دەمار دکتۆر دیار سڵاو لێ بێ و بانێت باش زۆر سپاس بامەدەبوونی بەڕێزت دکتۆر ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم بە کێ دەوترێت کەم خەو یاخود بێخەو ئایا کاتژمێرێکی دیاریکراو هەیە لە ڕووی زانستیەوانە کە بیسەلمێنێت ئەم کەسە کەم خەوەگەر لەو بڕە کەمتر بخەوێت خۆی من هەر سال لە پێشەکەی جەناب کە باست کرد زۆربەی زۆرمان ئەساس زۆربەی زۆرمان بە خەو خراپ دائەنرین چ ئەوەی کە زۆر زۆرەخەوێت چ ئەوە شینەیە کە کەمتر ئەخەوێ من ئەسا کە باسەکەم کە زۆربەی زۆرمان بە خەو خراپ دائەنرین خەو یاسا وەزیفەیەکی هەیە یەکێکانی لە گرنگترین وەزیفەکانی مێشک خەوتن بەس لە زۆربەی زۆری سەرچاو زانستیەکان باسەکە کە خەوتن لە خواردن و خۆراک بۆ مرۆڤ نەکیانی بۆ جەستە چکەیسا ناکرێت مێشک و جەستە جیاکەینەوە لێک لەبەروی کە مێشک بەتەواتی کۆنتترۆلی نێ جەستە ئاکات حتا خۆشی نێ کۆنتترۆلکردنی مێشک بۆ سا جەستە لە خەوا زۆر بە زەخی دەرەکەوێت تۆ لە خەوا کە پەلەکان تەجوڵێنی ئەوە دەریخا کە کۆنتترۆلی مێشک چۆنی ئەنسا کۆنتترۆلی نەجەستاکە بێمەوە سەر ساقسەکەم کە خەوتن لە زۆربەی زۆری سەرچاوە زانستیەکانە لە خۆراک و خواردنەوە بۆ جەستە گرنگترە باسەکرێ مەسەلەن یاسا مرۆڤ ئەتوانێت مانگێک بێ خۆراک بژی ئەتوانێت مێشک خۆراکی خۆی لە جەستە لە ماسوولکە لە ئێسک ئەو سیستمی کە کیتۆ ئەکەن چوری بڵێسا بەکارێ مێشکە توانێت خۆراکی خۆی وەربگرێ لە سەرچاوەکانی تر مێشکە توانێت مەسەلەن یاسا جەستە بە گشتێ توانێت هەفتەیەک بێ ئاو بژی گریمان بەسەوەی کە لە سەرچاو زانستیەکان باسەکرێ هیچ یعنی مرۆڤێک ناتوانێت لە 3 ڕۆژ زیاتر بەبێ خەوتن بژی بە معنای ژیان بە معنای ئەوەی کە لە دوای 3 ڕۆژ نەخەوتن بە تەواوەتی واری دەکەی مشکت بووە سێ لە کار و لە کارەکانی لە دیاریکردنی کاتژمێری پێویست بۆ خەوچەند پێویستە سەوستا پشتە بەسێ بە شێوازی ژیانی تۆ کەسێک بۆ کەسێکترە ناکرێت من بە جەنابەت بڵێم پێویستە تۆ 7 ساعات بخەوی مناڵ کشێ 12 ساعات یعنی بخەوێ یعنی ستا پشتە بەسێ بە شێوازی نێژیان تۆ هەتاکوونی شێوازی ژیانی تۆ قەرەباڵختر بێ هەتاکوونی شێوازی ژیانی تۆ ماندووتر بێ طبعا من کە باسەکەم لە قەرەباڵختر و لە مانووبوونی بەسم لە مانووبوونی جەستەی نێ بە تاقیتەنە مانووبوونی مێشک زیاتر پێویستی بەخەوە لەوەی لە مانووبوونی جەستە زۆر کاتی ئەنوە باسیەکەین کرێکارێک ئەوەی کە بە جەستەمانوە بێ تەواسا ئێمەسا دوو جۆر کرێکاریمانە کرێکاری بیر و هۆش و کرێکاری جەستە کرێکار جەستە لەوانەیە بە 6 ساعت بە 6 ساعت بە 7 ساعت جەستەی نێ تێرخەو بێ لەبەرەوەی مێشکی خۆشتر ئەخەوێ و جەستەشینەیە تێرخەوە بێ دەبەسەوە کەسێک کە کرێکاری بیرە لەبەرەوەی کە مێشکی قەرەباڵخترە لەوانەیە 8 ساعت بخەوێ بە جەستە بەس یاسا 8 ساعتەکە بەشی نەکا لەبەرەوەی مێشکی میاسا بۆ 8 ساعت ئیسراحەتی خۆی ناکە لەبەرەوەی لۆدە زۆرەکە کە لەسەر مێشکێتی مەکینەی سیارەکەی زیاتر مەکینەکەی لە تایەکانی ئیشەکە کەواتە پێویستە کە ئیسراحەت بە مەکینەکەی زیاتر بێت هەتا دکتۆر لەگەڵ شێوازی ژیانەکە تەمەنیش ڕۆڵی هەیە لە خەوتن و لە کاتژمێرەکانی خەوە خۆی سا بزەبێت هەتاکو تۆ بە تەمەنتر بچیت طبعا ئەمەشتن ئەمان باتە بابەتێکی جیاوازتر هەتاکو تۆ بە تەمەن بچی چالاکین ڕۆژانە چ لە ڕووی مێشکە و چ لە ڕووی جەستەوەی کەمتر ئەبێ لەبەرەوەی ساکاس دەکەین پیرەکان کەمترین ئەخەون گەورەترین ینی کێشە کێن لە لامان لە کلینیکەکان لە ئاڵێ مەسەلەن دایکم باوکم بە تەمەنە لە ئاڵە شەو ناڵێ من بخەوم مەسەلەن ئەساڵێ مەسەلەن هەموو شەونێ بەخەبەرە ئێوسا نازانێت کە لەوانەیە دایکی باوکی کە بە تەمەن بێ بە 3 ساعت خەوتن پێویستی خۆی لە خەوتن وەرەگرێ مەسەلەن سا بە 4 ساعت پێویستی خۆی لە خەوتن هینەکە وەرەگرێ لەبەرەوە پێویست ناکە وەکو من
مثلەن کە لە دەرەوەم کە لە بەیان و دەرەچم نیوە شەوەگەڕە ماڵەوە من ئەلاوانی پێسم بە 10 ساعت خەوتن باشە دکتۆری ڕاهاتن هیچ ڕۆڵێکی هەیە لەم بابەتە ڕەنگە کەسانێک هەبن ئەڵێ من لە شەو ڕۆژێکە ئەگەر تەمەنیشی نەبێت گەنجیش بێ 4 ساعت 5 ساعتە خەوم ئیتر من تێرخەوە بم بەونە تێرخەوە بم ئەم ڕاهاتنە هیچ ڕۆڵێکی هەیە ڕۆژێک دوانستیان 4-5 ساعت بخەوێت و تێرخەو بێت ڕاهاتن یاخود گرفتێکی تەندروستی هەیەەوە هۆکارە بۆ کەم خەوێک نەخێر یعنی سا ناتوانین ڕاهاتنەکە بە گرفتێکنێت تەندروستی لێکیانی بێتەوە ڕاهاتن چ لە ژمارە کەمەکانی خەوە مەسەلەن و چ لە کاتی خەوە مەسەلە نەسا جەنابیشت هەر لە سەرەتا باست کرد من یاسانێک کرێکارێکم بە شەو شفتی نێ شەوانم هەیە مەسەلەن یاسا لە ئەوروپا لێرش یعنی کە نظامی شفتاتت ئەبێ مەسەلەن تۆ لەوانەیە لە 12 شەو بۆ هەشتی بەیانی شفتی کارت بەرکەوێ خۆ تۆ نابێت لە 12 شەو بۆ هەشتی بەیانی بخەوی بە تکراربوونی ئەم سەعات 12 بۆ هەشتی بەیانی سیستمی خەوی تۆ ئەبێ بە هەشت بۆ مەسەسا بە 12 شەو بۆ هەشتی ینی بەیانی طبعا من لە ڕێگەی کۆمەڵک نێک کاردێکەوە لە جستە ڕوەیە لە ڕێگەی کۆمەڵک هۆرمۆناتەوە هەرێکە لە ئێمە ساعتێکی بایۆلۆجی لە ناو نێجستەیە ساعتێکی بایۆلۆجی ئەم ینی ساعتە بایۆلۆجی پشت بە ڕووناکی ئەبەسین پشت ینی بە ڕووناکی بەسین لەبەرەوەی کاتێک کە مێشک لە ڕێگەی چاوەوە مێشک زۆر نێت ئۆرگانیکی گرنگە کۆنتترۆلی هەموو جستاکە مێشک کاتێک لە ڕێگەی چاوکە بینە دنیا بەرەو تاریک بوون ئەڕوا هۆرمۆنێک لە جستەنە ئەڕژەی میلاتۆنینی پێوترەوەی کە زۆر خەڵکی خوا بۆ بڵێن ینی بۆ ڕێخستنەوەی کاتی خەو نەک بۆ خەوتن هەڵەیە تۆ بڵێ من میلاتۆنین نەخۆم بۆ خەوتن میلاتۆنین کاتەکانی خەوت بۆڕێکە خاتەوە کاتێک کە چاو بینێت دنیا تاریکە دەستەکە بە ئیفراسکردنی هۆرمۆنی میلاتۆنین میلاتۆنی ئەنوات لێکە ئیتر تۆ داخڵبی بە ستێپەکانی خەوتن تەواسە ستێپەکانی خەوتن یەکسەر ئەوە نێت تۆپاڵکەوی لەسەرینەی قەرەوەڵەکە و یەکسەر بچتە مەرحەڵەی پرخەوە بڵێن عنین بە قۆناغەڕەوە میلاتۆنینە یارمەتیە هەر عنی بۆشە داوا ئەکەین لە هەموو خەڵک بۆی کە تۆ خەوێکی باش و نێت تەندروست بخەوی طبعا من باسی ساعتەکان ناکەم خەوێکی باش و تەندروست بخەوی پێویستە ژوورەکە تاریک دکتۆر ئەو کاتی پێویستە کاڵی بخەوێت جیاوازی هەیە بە شەو بێت یا بە ڕۆژ بێرۆکو لە پێشێکەکە باسم کە ڕەنگە کەسانێک هەبن سێ و چواری بەیانی بخەون تا 11 بەیانی ئەخەون ئەم خەوە دروستە یاخود وا پێویستەکان دەجار پزیشکەکان باسەوەکەنڵێت 11 شەو خۆ بۆ 6 حوتی بەیانی خۆی ئەمەش هەرسا بەپێنێت تەمەنی عنی فەرقەکە ئەوەشە گۆڕێ بەڵێ ئێمە نێت تەژیعی مناڵانەکەین کە شەو زوو بخەون بۆی بەیانی زوو هەسن لەبەرەوەی کە ئەو کەسی کە ئەخەوێ کۆمەڵگەی هۆرمۆن لە کاتی خەوتنا دەرەدرێ یەکێک لەوانە بریتە لە هۆرمۆنی گەشە کۆمەڵ سەر هۆرمۆنی شەیە کە لە کاتی وریایە دەرەدرێ یەکێک لەوانە هۆرمۆنی غودەیە بڵێن تایروید بڵێن لەبەرەوەی کە مناڵ پێویستی بە گەشەیە لەبەرەوەی کە مناڵ پێویستە کاری گەشە بکە یاوتانێت دایکی شیردەر یەکێک سال لە هۆکارە گریکەکان یەکێک لە هۆکارە سەرەکانی دەردانی هۆرمۆنی شیر خەوتنە ئەوسا دایکە شیردەرێک کە خەوین کەم بێ پرۆلاکتینی کەمە کە پرۆلاکتینی کەم بێ ئیتر شیری بەرەونی وشکێەوە بۆیە زۆربەی کاتە بینین لە ئەوروپا دایکە ئیشکەرەکان شیریان کەمە لەبەرێ کەمتر ئەخەون زۆرتر بەخەبەرن کەمتر حتا خۆسا لە کۆمەلگەس خۆشمانە چکە سەر ئێمەش بەرەوەی عنێواچین کە ئافرەتیشان بەشانی پیا و لە ئیشا لە هەمان سەعاتەکانی کارابێ لەبەر ئەوە خەوتن لە بەعزە قۆناغێکی تەمەنا بە تایبەتی کە قۆناغی گەشەکردنە پێویستەکان ڕێکوپێک بێ بۆی کە هۆرمۆنی گەشە ئیشی خۆیکە بەس یعنی مەسەلەن یەکێک کە تەمەنی 50 ساڵێکێک کە تەمەنی 6 ساڵە مەسەلەن خۆساتنی یعنی هۆرمۆنی گەشە ئەوەنە ڕۆڵێکی ئەو توێ نبینی لە گەشەکردنی جەستا گرنگە خەوەکە تێرخەو بێ بەڵێ دکتۆر پێشێک کە باز لە کاریگەریەکانی کەم خەی بکەین لەسەر جەستە و لەسەر تەندروستی مرۆڤ پێم خۆشە باز لە هۆکارەکان بکەین هۆکارەکانی کەمخەوی بێگومان هۆکارە دەماریەکانی بڵێ هۆکارە تەندروستیەکان هۆکارەکانی کەمخەوی یاخود هۆکارە دەماریەکان چین کەوا لە مرۆڤەکان کەمخەو بێت هۆکارەکانی زۆر زۆرە هۆکارەکانی لە هۆکارەکانی لە شتە ساکارەکانەوە دەست پێەکە لە شتە ساکارەکانەوە شێوازی ژیان ژووری خەوتنە لەوسا ئەرکوکارانی کە ڕۆژانە ئەیکی ئەو ساواجباتانی کە مێشکت پێ و مەشغوڵەکەی ئەو یعنی ژیانە سترێسی کە تۆ تایە ئەژیر هەتاکو چەند سترێسکار لە ژیانتەکە هەتاکوێت ئەچێتە هۆکارەکانی نەخۆشی مەسەلەن ئەنساوێکی التیاباتی هەبێ هەمومان لە سەردەمی کۆرۆنا ژیاوین هەمومان یەکێک یعنی لە هەرە گرفتە گەورەکانی سەردەمی کۆرۆنا کەم خەوی بوو یاسا کە ڕاستەخۆ چ بە هۆی توشبوونت بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاستەخۆ هۆکارکە بۆ کەم خەوی وسا چ ناڕاستەخۆ لەبەری کە شێوازی ژیانت گۆڕاوە بۆی سا لە سەرمی کۆرۆنا میلاتۆنین زۆرترین قسەی لەسەر کراوە بۆ یعنی هۆکاری خەوتن لە تاکوونێت دەچێتە هۆکاری جینی بەسەر هۆکاری جینی کەمترین ڕۆڵی هەیە هۆکاری جینی
چ خۆی سا زۆربەی زۆری هۆکارە جینەکانی کابن هۆی کەمخەوی یعنیۆشنە گرنگی خەودارەخە لە ئەساسان ئەو کەسێک کە خەلەلی جینی هەبێ لە سیستمی خەوە مەسا مناڵەکە قابلی ژیان نییە زوو یعنی بڵێنسا لەبارە چێ و زوو ناژی و زوو یعنی دکتۆر ئەگەر کەسێک تووشی جەڵدەی مێشک بوو بێت دواتر کەم خەوە بێت ئەبێت هۆی کەم خەوی بۆی پێ ئەچێت چکەی سا خەو ناڵم یعنیسانی سیستمی خەوسە بریتە لە هۆرمۆنات بریتە لەوەی کە مێشک چۆن لە دەوروبەری تێگا بریتە ئاسا لە هۆرمۆناتی کە مێشک خۆی نێ کۆنتترۆلی رهینی ئەکا بڵێ ناستنێ دەردانەکە بەسە کاتێک مێشک بە هەر هۆکارێک لە هۆکارکان کە زەرەر ئەکا مەسەلەن لەوەکو سەباسم کە لە سەدەمی کۆرۆنا ئێستا تۆ کلتیاباتی مێشکت ینی ببێ سیستمی خەوت لێ تێکەچێت تۆ بەسا کلتیاباتی پەردەکانی مێشکت بێ سیستمی خەوت لێ تێکەچێت دووسە بە هەمان شێوە کە ئەگەر جڵتەش لێتدا تەمەساکە باسکەین لە جڵتە باسکەین لە مردنی کۆمەڵ خانینە دیاریکرا و لە مێشکا وسان هەموو خانێکیش لە مێشکات هەموو خانێکیش لە مێشکا ڕۆڵێکی هینە دیاریکراوی هەیە لە ئیش و کارە یان ساوەکو خانەکانی تری جەستەنین مەسەلەن پێست لە هەموو شوێنە پێست بێ لە مێشکا خانەکانی پێشەوە خانەکانی ناوت خانەکان دوات هەر یەکەونی وەزیفەیەکێ خۆیسا ئەگەر جڵتە لە ئەو شوێنە با کە بەرپرسە لە تەنزیمی سیستمی خەو حاڵەتێکمان هەیە مەسەلەن ئەساتۆ کە خەوی ڕۆژ و شەوت بۆ تەنزیمەکە سێرکەی دێن ڕتمی پێوترێ ئەوسا بێگومان خەوەکانت لێت یەکەن بەڵێ باشە دکتۆرێکێک لە کاریگەریەکان دواتر بەڕێستان یەکێک باسیکەن بەس پێمە بەیەکێ لە کاریگەریەکانی کەمخەوی هۆکارە دەیاکو دەبێتە هۆکار بۆ جەڵدەی مێشک لەم کاتەدا جەڵدەی مێشک هۆکارە بۆ کەمخەوی یاخود کەمخەوی هۆکارە بۆ جەڵدەی مێشک ینی کەمخەوی بەسە وەکوی کە باسم کرد ئێمە سا لە طبایە کۆمەڵشمان هەیە ڕاستەوخۆ بەسا هۆکارە ڕاستەوخۆ هۆکارە کاتە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی هەیە ڕاستەوخۆ هەیە و ئەسەنێ ناڕاستەوخۆی ڕاستەوخۆ کەمخەوی هۆکار نییە بۆ جەڵتەی مێشک ڕاستەوخۆ یعنی سا ئەوە نیە مەسەر من بڵێم چکەی سامن هۆکاری ڕاستەوخۆمانێ ئێستا دڵ هۆکارێکی ڕاستەوخۆی بۆ توژوو بە جەڵتەی مێشک دڵ ئەن کاتێک کە کاربای تێکەچێ مینی خوێن دروستە بێ خەپلای خوێن دروستە بێ بۆڕێکی خوێنە گیرێ ئەبێتە هۆی ئەوەی کە توشبوون بە جەڵتەی خوێن بۆ ئێمە حەبی بەساڕون بوونەوەی خوێنین بە نەخۆش بەس ئەگەر سا بڵێم خەو هۆکاری ڕاستەوخۆی بۆ جەڵتەی مێشک نەخێر بەس خوێنی هۆکارێکی ناڕاستەوخۆی بۆ جەڵتەی مێشک بۆی کە مێشک مانوو ئەبێ مێشک کە کەم خەو بێ مانوو ئەبێ مێشک کە کەم خەو بێ بڵێنێت هۆرمۆناتی بەخەبەری زیاتر ئاڕێژە لە هۆرمۆناتی خەوی کە ئەمە دائمەنوارەیەکە جەستە لە حاڵەتی جوڵا بێت حاڵەتێکمانی پێوتنی میتابۆلیکریت تۆی سا لە ڕۆژە لە بەخەبەریان میتابۆلیکریتت بەرزە لە خەوا میتابۆلیکریتت نزمە تۆ لە ڕۆژە لایانی دڵت زۆرە لە شەوە کە ئەخەویت لایانی دڵت تقریبا ناڵێم یاسا نیوانی و شتێک لە نیوە کەمتر یاساکەمەکە هەتا تۆ لایانی دڵت کەمتر بێ چانست توشببوونی بە جەڵتەی مێشک کەمترە دکتۆر ببوورە کاتمان کەم ماوە ئەمە بازە کاریگەریەکانی تر بکەین کاریگەریەکانی تری کەمخەوی لەسەر تەندروستی لەسەر جەستەی مرۆڤ چییە؟ یەکێک سا لە گرنگترین کاریگەرەکانی کەمخەوی لە بیرچوونەوەیە ئاساکە ئێستا باو بڵسا سەردەمی نەزەهایمەرە لە بەروی بڵسا مرۆڤەکان تەمەنیانی درێژە زۆربەی زۆرمان ئێستاش من ینی گەنجە تەلامنێت ئەترسێ لە زاهایمەر یعنی نە کە باس ئەکرێ ئەتوانم یعنی بڵێ مۆکوس چۆن وەرزش جەستە بە هێزەکە نەوەکو مێشک وەکو چۆن وەرزش جەستە بە هێزەکە خەویش بریتێ لە وەرزشی مێشک هەتا زیاتر بخەوی مێشک نێت تەندروسترە هەتا زیاتر بخەوی یاسا بەستم لێ لە زیاتر خەوتن کاتەکانی خەوتنت زۆر بێ ناکرێت تو حەفە سەعات بخەوی بڵێ وەڵانی دکتۆری نوتوتی تا کاتەکانی خەوت زیاتر زۆر خەویش زیانی هەیە بێگومان هەتاکو خەونێت تەندروستتر بێ بە دوورتر ئەبی لە بیرچنەوە بە دوورتر ئەبی لە زاهایمەری ئەنەمە زانستنێ سەلماندوێتی لەبەرەوەی لە کاتی خەوتنە مادەکانی کە زەرەر لە مێشکەیە پاکەکرێنەوە بەس خۆی لە کاتی بە خەبەریان مادەکانی کە زەرەر لە مێشکەیە دروست ئەکرێن لەبەرەوە تاکو تۆ خەوت زیاتر بێ مێشکنێت تەندروستتر ئەبێ زاکرێت باشتر ئەبێ میمۆریت باشتر ئەبێت هەتاکو یەکەم خەوتبی بۆ یاسا زۆر کاتیش بە تەلەبە ئەڵێن خەوتنەکەت لە سعیەکەت مهمترە یاسا تۆ ئەگەر نێت تێرخەوبی ئەگەر سا دە لاپەڕەش سعی کردبێ دە لاپەڕەکەیەتەوە بیرە بەس ئەگەر تۆ نەخەوی و سە لاپەڕە سعی بکەی ئەو سا سەلاپەڕەکەت نایەتەوە دکتۆر کەمخەوی چه پەیوەندێکی هەیە بە بینینەوە بە تەرکیز و بەبینینەوە ئەمە تا چەند پەیوەندیان کەمخەوی بێتە هۆی کەم بینین نەخێر ئەسا بینین جای و تەرکیزیشە بڵێن یاسنێت تەرکیزی جای تەرکیزی بریتێ لە قابلەتی وەرگرتنی مێشک بۆ زانیاریەکان مەسەلەن ئێستا من کە لەم ژوورە دانیشتم تەرکیزەکەم ئەزانم کە دوو دە بە ئاوی لێ شوێنێکی گوڵی لێ جەنابتی لێ
کراسەکەی بەرز چوورە گریمانی ئەمەست پێوترێنێت تەرکیز بینین پرۆسەیەکی ترە بینین ئەوە مسابن چاوم کزە و بڵێن عینەکەم لە چاوە تەرکیز ڕاستە عنی بینینێت هۆکارێکە بۆ تەرکیز بوون بەس خۆی سا تەرکیز بە حواسەکانی تری جەستەش دابین ئەکرێ مەسەرس بەبیستن بە هەست مەسەلەن بە بۆنکردن بەتامکردن ئەمانە عنینێت تەرکیزی سا مەسەلەن تۆ عنی کەنانە خۆیت مەسەلەن ئەگەر ساخاڵت لاینە نانەکە بێت و تەرکیزکەیت ئەزانی تامینانەکە چێت ئەزانی خواردنەکەت خۆش بۆیانەوە ئەزان لەکێ خواردە دەبەست خۆی کە تەرکیزت نەبێ ئۆتۆماتیکی نانەکە نە خۆی یەکاڵەسی نانەکە ئەرێ تامی چۆن بوو کەواتە کەم خەوی نابێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکە یاخودە و کەسە کەم ببینێت یاساوە کوسا پرۆسی بینینی چاو ئەگەر سا بەست لە پرۆسی بینی چاو بێ نەخێر ڕۆ زانستێکی نابووم نە ئەگەر کەسێک شەو زۆر کەم خەوتە بێت بینینی باش نەبێت لەو ڕۆژەدا ئەمە ئەبێت ئەکرێ سا باسیکەین ئەسان لە بۆچوونی کترەوە باسیکەین توی ئاسا کە کەم خەو بیت ماسوولکەکانە مانون بۆی سا خەڵک کە بڵێسا کە کەم خەوە بێ پێوترێت چاوی خەواڵ و ماسوولکەکانت مانوو ئەبێت طبعا تۆ کە ماسوولکانت مانوو بوو کە پێڵووی چاوت دابەزی بێگومانی عنی بینینت ناڕەحەت ئەبێ بەس خۆی ئەگەر بڵێم کاریگەری لەسەر خودی پرۆسی بینین خودی چاوەکان ئەمەشەچێتە بابەتی ناڕاستە خۆکە ئەچێتە بابەتی دەستخۆش دکتۆر کۆتا پرسیار بۆ بەڕێستان ئەوەی کە زۆر خەوی چی کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی لەسەر جەستەی مرۆڤ ئەگەر سا زۆر خەوی لە حەدی خۆی نێ تێپەڕێ مەسەلەن تۆنی هەموو ڕۆژێ 16 ساعت بخەوی هەموو ڕۆژێ 16 ساعت بخەوی جەستێکی خاوت لێ دەرەچێت لەبەر ئەوەی تۆ لە کاتی خەوتنا تۆنی جەستە نامێنێ لە کاتی خاوە جەستە ولیانی دڵوت هۆرمۆناتت هەر هەمووی لە نزمترینی ئاستا لەبەرەوە تۆ ئەگەر زۆر بخەوی حتا خۆی بۆیە زۆربەی زۆری خۆمان لە ئەڵێن ئەو کەسانی کە گێژن زۆربەی کات خەوتون ئەوەی سا کە کورد دەڵێ تەواسا کورد پەندەکانی جوانە یەکڵێ مێش لە دەمی خۆی دەرناکە لە کاتی خەوتنە بزانم تۆ لە کاتی خەوتنا ماسوولکەی تۆ نازۆ لەبەرەوە ناتوانانی مێشێکیش دەرکەی لە گیانی خۆت لەبەرەوەی یانزی بۆیە بەرسا لە ڕاددە بە دەرخەوتن زەرەری بۆ جەستە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر دیار نەجیب کە بەڕێزی هەمسپۆر لە نەخۆشیەکانی مێشک و دەمەر سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین بۆ هیوایی کە هەمووان خەوی پێویستیان هەبێت و بتوانن کاتژمێرەکانی خەوتنیان ڕێک بکەنەوە بەڵێ خۆشویستان کۆتایی مامە پرۆگرامی ئەمڕۆمانی نابێ یارمەتی هاوکارانم هەتا سبێنەوە هاوکارانم با پرۆگرامێکی نوێ پێتانەگەنەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.